فەرموو ئەبە دکتۆر نەخۆشیکێنێنەوە زۆر ئیلاکە بێنە بە پارسیلی خێرا بەسەر چاو هەر ئێستا دکتۆرە وەڵێ بێنکەرە بکەنە سەر و میزە بە خودی بە قوربانتە السلام عليكم بخير والله بخير ciao Ci vai a una foto ci vai e vedevo una quella di più iniziare che dove ci dai لكن ما بيش الله سلام ما قول بعد سلام ما شاء الله خدمة مصلحات كنت جاي ما قول بعد شان زي كمبو فرمو دکتۆر ئەنجامی پشتنیەکانێتی باشە تۆ بڕۆ فرمو چم بەدایەوە شتەکانی بۆ بکەن وەرێگە بەڵێ توێژە ئەمە تۆ کوشتمەوە نیە بەڵێ ئەی باوکی لەکوێیە باوکمان لەمانە توێژە تەقۆم بەتێمانە باشە کاتێکیان ئەم خوشکەی تۆ بچیدەیشان وەستاوەیشان سستانی دوو بچیلەکەیشان سستە هیچیان وەستاوە بەڵێ جەمە پێویستمان بە نەشتەگەریی گەورە هەیە نەشتەگەریی چاچی بۆ بکەین ئەمە لەوی چێک لێ بچیدەیەکی بۆ پیاکەین اینجا چۆ لای فرخوازان لە ئینسانی چاک خزمەتان دۆست گوێ ئەمە ڕۆی لەگەڵ ئەم بەڕێزا دکتۆرا هەر ئاسانی بۆ بکەین وشتی پێویستیان درێکی ناکەین ئینشەڵڵا اینجا گەیان وریان تاینێ باوکی من هەوڵ بۆ زوو گەرەوە نامانە ئینشەڵڵا توێژان من هەوڵێم ئێوە ژاگاتان لێ بێت بەسەر چاو بە واژبی خۆمانە باوکی من دەبڕ باوکی من دەی خێرا صو 28 مليون يعني 2 مليون ونيو صو 29 صو 6 مليون ونيو أوش له حول دفتر دولار يا حافظ الله استا وقتي ميوانا سري أملك بتي منك استا وقتي ميوانا أما جان أوكي خلاص إنجان يا سواسك مشيت السلام عليكم بخير خلاص إنجان بخير سواسك مشيت بخير فرمو عفوا بخير فرمو كافي جان فرمو رجل خلاص شيء آمن أبينم زور بشوكاي خارجي بفرنجة خلاص إنجان باشا خد تويز لبت باقوربان خلاص إنجان في وزنك خلاص إنجان شيلاني كوش موسني زوز وكرافة بالمعمولات تقول الله هاتو بوشريسز بوشريسز بوشيديكا جام جاتو ولا يكون فريام كوا بالله كركات آمن جان سرده هذي سرده خواهد يولي إن شاء الله شيء بمن كده بتوانامل بس السر إن شاء الله لازمت آمن خلاص إنجان يارمتين با كسي شكنا بيقوش ليكي باتي گورچیلە کاکە نەوەڵڵا بیشتێک نابن بەس ئەمەی تۆڵی کاکە ئەمە داواکاریی زۆر گەورەیە نەوەڵڵا باوەڕ خلاص إنجان
هاتون بەلای تۆ پارە بدێ بەقەر زۆر زۆمەموتم هانام بۆ تۆ هێناوە ئاماجیان تۆ لە کاتێک کاڵی کە من دینارێکم بەدەستەوە ئادەم کاتێ باوەڕ کە ساحەبی هیچ نی ئەی باشە تۆ دوێنێ پێرە بۆ سەرێکنیان یعنی کەواتە بێ ئەمە بم واللهی بێ ئەمە بە نیمە چی بکەم بە سەڵات نیمە دە باشە خواحافیز خوا حافیزە بێ خوا گەورەی ئینشاڵڵا خوا گەورەی چاوەکەم زەرەرەکە بۆ سیارە من چ گەڵاچی لێ بکەم ئەخۆی کەعەلی ئەوە نێوە ئەمەی کاک محەممەد و سلام علیکم زیاترە تو ئەمانی کۆکەەوە لەگەڵ یاریان هەموو چەرەکە مەجموعەکەم بەرێ یێ باشە باش ئەوەی سامی کۆکەم سلام علیکم سەلام گیانە سەد چاو سامی کۆکەمەوە شایچ کاکەیجان بەخێر بێبرا فەرم دەشە کاکە فەرمو بیانە ئەوی کە چەیداماوە ئەمەی تر ئێ ئەمە بەخێر بێ سپاس دەکەم فەرمو ئەمرک قوربانجان ئەوەی ڕاستیبی هاتووم بۆ لای جەناب مشکلەیەکم هەیە خوشێکم نەخۆشە وەسی زۆر خراپە برمان بۆ لای دکتۆر ئەڵێ هەردوو گوچیلەی سز بووە پێویستی بە گوچیلەیەکەیە جا بۆی هاتووم بۆلات کەسێ ناناسی ئەو کاری بکە نەوەڵا کاکە کەس ناناس ئەگەر بکرێت جەناب هاوکاریم بکەی زۆر مەمنونتە بم وەڵی زۆر زەڕورم نەوەڵا کاکە پێمان نییە خوا حافیزی بێ ئەمە حسابەکەی کارولێر گوتم تەواو باش کاکە مەمنون خوافیز بێ کاکە کاکە جان هەموو بۆ کۆکەرەوانە پێم وتی باش ئەمانە فێرم باوەڕم هەر ڕۆژەی بە ناوی شتێکەوەیان ساڵە کوڕکۆل لێرەنی ئاگا لە چێ بەسەری ئێوە ڕۆژ نییە دە کەس نایە بۆ ئێرە یەکێڵێ باوکم عملیاتە یەکێڵە ماڵم سوتاوە یەکێڵە ماڵم کاوی بۆ نازانم ئەمە چیە بخەوتە ئەمە تازە فێر بوو بە من تۆ تەرک ناکرێت واز لەوانە بێنە با حسابەکەی خۆمان حسابەکە کە بۆم حەزی لە یاریە؟ ئەوە نەچی سوار بی دەوتە سەرکەوە دەی ڕاکە دەی ڕاکە گیان یەخوا ئەو دەستانە خۆش بێ دڵی ئەو مناڵانە خۆش کرد شنەگیان مناڵ سەرۆتێکی گەورەیە جا چەند دڵیان خۆشکەی هێشتا کەمە جا ئیتر مناڵی خەڵکی بن هی خۆمان بن کێشە نییە باشە سۆران تۆ پێم ناڵی ئەو دایک و باوکانە چۆنیان دڵی ئەو مناڵانە نەخەنە سەر ئەو شقامانە شنە هەڵبەت ئەو مناڵانەش دەست کورت و کەم دەرامەتن بۆی ئاوایان نێرنە سەرجا دەکات بەڵام شنەگیان کە ئەیان بینم دڵم پێیان نەسووتی حەزەکەم دایمە هاوکاریان بکەم یارمەتیان بەم ئەرە درەنگ نێ نەڕۆین دەستە سۆران با لێ هەڵیانگیری مناڵەکانی ئێ دێڵە
ئەم کاتە ئەم کاتە باش دڵبانە و نەخۆشی هێنایە وەزعی زۆر خراپە ئەوەی کرد چی لێ گورچیلەکەی ئەو برای نهاتەوە وەڵڵاهی نازانم حساب چوو نەشاتەوە نازانم خەڵکی زوێ وانێ یاژەکەتە ناوەتی وانە باشە باسە دانیش پێ فەرموو سۆران بەخۆ ئەم گەڕانێم ڕۆمان زۆر خۆش بوو ئەوم نەچم لەو دیەخۆم تۆش دەگاوشتی بیر نەچێ دایخی باشە باش باش کارەباکە کجایە دەبڕۆمەوەلی دەکەویستی وەڵام وەردە داناگرسێنم ئەسوم لۆ کزەکە داگرسێن و کارەباش هاتەوی کوژێنەوە جیلانجان چۆنی سێکە جوانترین گوڵم دوێناوی پێ چۆنە دەستی خۆش بێکە گوڵ هێناوە بەڵام من گوڵم ناوێت وێ چاجمەوە شیلانجان خەفە لە هیچ شتێ مەخۆوە قوربانی چاوم باشە دادەگیان ئینشاڵڵا بێ وەکو ئەم گوڵە ڕووگەشت بێت خوا نەخواسە هەر شتێکیش بوو داتەگیان من ئامادەم هەردوو گوشتێ خۆم بەمێ خوا گەورەیە کاکە گیان گوچولێت تۆ بۆ من نابێت تۆ شەکرەتە شیلانجان سەد جارە پێوتی ئاخر گیانبیری لێ مەکەرەوە هەزارها کەس نەخۆش بوو چاکیش بوونەتەوە بە قوربانی چاوم باشە بە قوربان باشاگە مردم چین بۆکە شیلانجیان ئەوە تۆ توێ خەفەتم بیتێ بە قوربان جارێکی قسەوە بکەی لێو ئازەم ها باشە دەبیکرە کوڵەکەش دەی هەسەوا بشینە ژوورەوە
مرحبا کاکە جان زەحمەت نەبێ ڕقمی خەسکانی تەواوی چەندە؟ با قوربانتان فریان کەون وەزدان زۆر خراپە هەریا بوراونەتەوە بێ باوکم دەی بگەن گیان
شیران خان تای لەگەڵ کردەوە کاکیوە ئەو ڕسمە چۆن خەزم بکەم لە سەیڤیکە ئەو پایدە خەزم چی بشیە چیە نانی چیە چیە ماڵەوە نا پێستەکە چنیە چاکە دیتە ئەگەڵی چینە ماڵەوە شۆ خەستخانە کاکیوە ئەوە چی بووە؟ هیچ نییە کاکیوە دکتۆر جان قوربان خوشەکەم چی بەسەراوە؟ تۆ چی دیار چون کە زیارەتی نەیە هیچ ناوچاکەڕەوە بزانم چی بەسەراتەوە خوشەکە وەستی زۆر خراپ بوویشە لە کارمەندەکانی خەستەخانە گوچلێکی پێ پێبەخشی پاش دەشتەگیریی گەورە توانیمان ئێستاش وەستی داشت مشکلم نییە ینی باش دکتۆر جان نازانم چی بۆ بکەم سلمات مەکە بەڕاستی ئەو کارمەندە ماسکە گوچلەکەی پێبەخشیوە دکتۆر جان قوربان ئێستا لەکوێیە؟ ژووری ڕەقەمدا زۆر سوپاس بڕۆ چۆنی کاکە جان ئەو کەسێک گوچیلەکەی بەخشی لەکەم ژوورەیە دە باشە زۆر سوپاس سلام عەلیکوم حاجیگان چۆنی ئەم نەخۆشە چی تۆیە کوڕما یاڕەبی خوا لێت نەسێنێ چاکەیەکی لەگەڵا کردوین تاماوی لە بیرمان ناچێتەوە کاکە جان خوشکەکە وەزعی زۆر خراپ بوو ئەگەر ئەم برادەرە نەبووە ئەمرد ڕاستەکەی ماڵیانەوە بێ من لە ژیانمە لە شاکەیان دەرناچم نەکرد خوشەکەمی لە مردن ڕزگار کرد بەڵکو هەمومانی لە مردن ڕزگار کرد کاکی خۆ کەسی باش ماوە ئەلحەمدولیلا مەیکەکە لەو کەسە باشانە چاوەکەم ئەگەر یارمەتی من حەزەکەم دوو قسەی لەگەڵا بکەم کاکەوە مانەوەزان وستووە ئێدە باشە باید بیناسم بەس هەڵی نەسێنی باش
منە بێ بڕۆم بەس بە ئەو کتێبەتان دابێت چونکە کتێبێکی زۆر بەسوودە بۆ فێربوونی بەرنامەکانی کۆمپیوتەر زۆر باشە بەسێن کڕیتە من پێویستم پێ نەماوە بەس بالاتان بێ لە ماڵەوە بیخۆنەوە بەخوا هەروە نابێت چەنە کاڵ پارەکەی بەمە نەبا بە پارەی چی بۆ ینی نابێ برای خۆ کتێبەکە باتێ بە دیاری فەرموو منە بێ بڕۆم خوا حافیزانێ وەرە کاکە وەرە بۆ چۆڕی ئەمە چییە؟ کاگامان جۆ کاکی وایە لە کۆمپیوتەرەکە لەگەڵ خۆمانایە تۆ بێدەنگ بە جۆ بگرە جاریچکە بێ شوێ قسەی لەگەڵانەکەی تێگەیشتی ئەو کتێبم بەرەوە بیکرۆ کتێبەکە جا کاکە تۆ زایمە چی وتووە خۆتە تووڕە کردووە بڕوا بکە من وەکو خوشی خۆم سەریەکەم لەو دەوری کۆمپیوتەرا بە یەکەوەی کاکامان لە دەورەکە گەڵ خۆمانایە پێویست بەم ناقەشە ناکە فەرمو خوا حافیزی بێ پێم ناخۆش قسەی لەگەڵاکەی توتەوە فەرمو دەی زۆر سوپاس با بڕۆین ئێمە مرۆڤەکان زۆر جات فەم بە تاریکیوانی تا حەجیان من هەرگیز لە چاکۆ پیاوەتیەوە دەرناچم سەردانێکی خوشکەمەکەم و بەپەلەی ئەگەڕێمەوە بۆلاتان باشە؟ خواحافیز ببەگیان چۆنی؟ چاکم باشە بیشەڵە چەکەم ئەتی چۆنی ماڵەکەم باشی؟ باش ئەی کۆ دایک و باوکم؟ ئیسا چم بە شوێن دایک و باوکدا ئێنم بۆ لا باشە؟ شیرای جیان وەزە چۆنە؟ لەخوا بەزیابێت نەجاتێ لەخوا بەزیابێت ئەوە ڕەفیقمە دادەجیان بەخێر بێت چی پێویستە لەم دنیاە بۆ بکەم؟ هیچم پێویست نییە دایجان لەخوا بەزیابێت لەو مشکلەیە نەجاتان لەخوا بەزیابێت دایجان برادرێکم وەزی ماڵیان زۆر خراپە سەردانێکێکم و ئەگەڕێمەوە بۆلاتان زۆر چەند باشە شیرایجان بێخەم بە ئەگەڕێمەوە بۆلاو دەمن خواحافیز خوا لەگەڵ ئەم کارتان باش؟ هەموو کاتێکە باش ئەو مناڵانەوەتان چۆنە؟ وەڵا شکر باشە مناڵەکان وەز ئەیان زۆر زۆر باشە باشە تۆ سەردانیشم بکەین فەرموو لە چۆم چی بووە چیمە لەخوا بەزیابێ وەزتان زۆر زۆر باشە بێخەم بە وەزن زۆر زۆر باشە لەخوا بەزیابێ کاکە شکور هەمووتان باشن بە خێزانی لێرن ئەم بلا بەرەزە ئێوەی هێناو بۆ ئێرە لە ماڵەوە غاز لیاون ئەم کاتێ باش وەستان چۆنە زۆر باش باشە کچی باش چۆنی؟ باش باشیت ببینی پێوە باشە باشە بەرەمە دەریشانەکەی وەزان باشە زۆر چاکە چۆنن؟ چووی باوکو باشی هەبی هەمیجان تۆز نستووە باشی تۆزێکی تر لەگەڵ دای و بابا چنەوە ماڵەوە باشە؟ لەخوا بەزیابێ وەزە زۆر زۆر باشە ئێستا باشم شکر باشم بەس بەڕێز تۆ چۆن لەگەڵ ئێمە هاتی و بەڕاست چۆن نەزانی پێویست ناکە ئەو واجبێکی خۆم بوو بەجێمێنە خوشکر باشیت دکتۆر نامرم نە ئینشەڵڵا باشن هەمووتان باشن مناڵەکانیش باشن تۆزێکی تر هەمووتان لە خەستخانە دەرەچن بۆ ئەمان لێ هاو
شیرەنجان ئازارت هەیە؟ سلام علیکم. عليكم السلام والسلام بخير بين يا شرف بخير بين سرسان کاک سۆرانجیان ئەوە دایکمە و ئەوە شیلانی خوشمە خۆشحاڵم زۆر چاکەم چۆنی ئێستا باشتری چاگەبی ئینشەڵڵا خۆش بخەوە دایانجیان ئێمە قەرزاری ئێوەین کوڕەکەی ئێمەی لە مردن ڕزگار کرد بۆیە بڕیارم ماوە لەمڕۆوە مەسرەفی خەستەخانە و هەرچی بژێوی ژیانتان هەیە من لە ئەستۆی بگرم والله سپاس منیش گەورەترین خەڵات پێشکەش بە کاکە ئاماجیەکەم